خوار و خێژبوونی دانێکێکە لەو کێشانەی کە دووچاری زۆربەی کەس ئەبێتەوە لە ماوەی ژیانیانە. ئەنجا کێشیان بۆ دروستەکە ئابزانین هۆکارەکانی خوار و خێژبوونی ددان چییە و هەروە باز لە نوێترین تەکنیکەکانەکەین بۆ چارەسەری خوار و خێژبوونی ددان و باز لەوەکەین زین لە چ تەمەنێکەوە زۆر گونجاوە کە ئەو خوار و خێچیە ڕاست بکرێتەوە لەگەڵ دکتۆر کارزا عەلی ڕەشید کە بەڕێزیان پسپۆڕی ڕاستکردنەوە و جوانکاری ددانن. بەخێر دکتۆر بەیانیت باش. سپاس دەیەوە. دکتۆر سەرەتا ئەگەر لەو دەست پێ بکەین بزانین بە شێوەیەکی ئاسایی سروشتی کاتێک کە دانی شیری ئەکەوێت و دانی هەمیشەییەت دانەکان خۆیان ڕێکن یاخود ئەگەری خوار و خێژبوونیان هەیە. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بەرنامەکەم. هەڵبەتە ڕاستکردنەوەی دان ئێستا زۆرترین نەخۆش ینی بە دوایدا ئاگەڕێن بۆ ئەوەی کە دانەکانیان ڕاست بکرێتەوە و ڕوخسارێکی جوانیان هەبێت. طبعاً هەر لە سەرەتاوە کە کاتێک کە ددانی مناڵ دەست بە دەرهاتن ئەکات ئەم دانانە طبعاً ژمارەیان 20 دانە لە ماوەی 3 ساڵە بە تەواوەتی ئەبێ لە ناو دەی مناڵەکە ئەو دانانە ببینرێت. ئەلبەتە چاودێریکردنی دانی مناڵ یەکێکە لە ئەو کارە گرنگانی کە پێویستە دایک و باوک چاودێری دانەکانی مناڵ بکات بۆ ئەوەی کە لە کۆتاییدا هۆکار نەبێ بۆ خواردبوونی دانەکانیان. چونکە سەرەتا زۆر جار مەگەڵ هەندی حاڵەتی تایبەت هەبێ ئەینە زۆربەی مناڵ دانەکانی تەواوە 20 دانە و لە دوای ئەوەوە ئیتر چەند هۆکارێک یەکێک لەوانە بۆ نمونە کلۆربوونی دانەکانە کە ئەگەر نەشورێت و خزمەت نەکرێت کاریگەری نێگەتیڤ دروستەکان لەسەر خواردبوونی دانەکان و پاشان هەندێک حاڵەت بۆ نمونە خوو کە لە مناڵە لەو تەمەنانە دەرەکەوێت بە تایبەتی فەمسەکین ینی پەنجەمژین یاخود هەناسەدان بە لووت بەدەم کە زۆر جار ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە مناڵ شێوەیەکی ناڕێکی لە دەمودانیان دروست بێت. ئەلبەتە هۆکاری جێنێتیک یعنی لە باوانەوە بە دەگمەن ئەو شتە ڕووبان هەندێک حاڵەتە دەرکەوتووە کە لە جێنێتیکیشەوە لە مناڵەوە لە باوانەوە بڵین خواردبوون کاریگەری هەیە لەسەر مناڵەکە بەڵام ئەو هۆکارانی کە زۆر کاریگەری هەیە لەسەر خواردبوونی دانی کەسێک هەر لە تەمەنی مناڵیەوە دەست پێ ئەکات کە ئەویش هەبیتەکان خووەکان کە لە مناڵە هەیە کۆکو باسم کرد یاخود ئەو مناڵانی کە بۆمە دانیان ناشۆن و کلۆرە بێت و یاخود دانێکی زووتر ئەکێشە یاخود دانێکی درەنگتر ئەکێشە ئەو لە کۆتایی شەڵا باسیەکەین. دکتۆر زۆر جار ئەوترێت کە مناڵ دانە شیرەکەی خۆردانی شیریە کە کلۆر بوو بابووی هەڵکێشین دوای دانی تریێتەوە لە ژێگەی ئەمە یەکێک نییە لە هۆکارەکانی خواردبوونیدان. پرسیارەکە زۆر جوانە. طبعاً یەکێک لەو کێشە گەورانی کە ڕۆ ئەدات و ئێمە چاودێری مناڵەکانەکەین نەبوونی زانیاریکی تەواوە لەسەر تەندروستی دانی مناڵ لەلایەن دایک و باوکانەوە. پێویستە هەموو دایک و باوکێک تەندروستی دانی مناڵی خۆی بزانێت یعنی چ دانێک لە کیا دانی مناڵەکەی دەست بە کەوتنەکە وەک ئەو دانانی کە پێویستە بۆ نمونە لە 6 ساڵیا بکەوێت چ دانێکە و ئەو دانانی کە پێویستە لە تەمەنی 11 و 12 ساڵیا بکەوێت چ دانێکە. یعنی زۆر جار پرسیارێتە لای ئێمە ئەڵێن دانی مناڵەکەمان کێشا کە چی جاری هەر نەهاتوێتەوە. تەمان ئەو دانی کە کێشراوە بە غەڵەت کێشراوە چونکە ئەو دانە کە کێشراوە پێویستە لە 12 ساڵیا خو لە 10 ساڵیا بکێشرێت. جاری وا هەیە بەداخەوە لە 5 ساڵیا ئەکێشرێت. تەمان کێشانی هەر دانێک هۆکارە بۆ خواردبوونی دانێکی هەمیشەیی لەبەرەوەی کە تۆ دانێکە کێشی جارێ دانە هەمیشەیەکەی ژێرەوە ئامادە نییە بۆ دەرهاتن. یعنی تۆ دانێک ئەکێشی لە 5 ساڵیا ئەو دانی کە پێویستە لە 12 ساڵیا بێت سپیسی ئەو دانە نامێنێت یان پێوترێت سپیس لۆس ئەوە کێکە لە هۆکارەکانی خواردبوونیدا. دکتۆر من دکتۆری دانیش نیم بەڵام هەموو جارێک ئەم شتە بۆ هەموو خەڵکێک ڕاست دەکەمەوە چکە زۆر گوێم لێ بۆ لە پزیشکانی دان کە ئەڵەن نابێت دانی شیری هەڵکێشی هەتا بتوانین چارەسەری کەیت و کلۆرەکەی پڕکەیتەوە زۆر باشتر. زۆر شتێکی باشەوە. طبعا نەکێشان یعنی ئێمە پێمان ناخۆشە کە دانەکەش کلۆر بێ بە تایبەتی کلۆری نێوان دانەکان ینی بەداخەوە ڕاستە لەگەڵ شتنی دەمودانی مناڵە بەڵام کەم ببینم کە فلۆس کە پەتیدان بەکاربهێنرێ بۆ دانی مناڵ چونکە زۆربەی دانی مناڵ لە بینەکانەوە کلۆرە بێ. ئەلبەتە کلۆربوونی بینی دانیش یەکێکە لەوانەی کە هۆکارە بۆ خواردبوونی دان چونکە سپیس لۆس دروستە بێ ینی بۆشایی نامێنێتەوە. ئەو کاتانی کە بینی دانەکان کلۆرە دانەکان ئەچنەوە لایەک و لە ئەخیرا بۆشاییمان بۆ دروست نابێتەوە بۆ دان هەمیشەیەکان چونکە لە دوای دەرهات ئەو 20 دانە ئێمە دانی هەمیشەیی 32 دانە یعنی پێویستە جێگەی بگرێتەوە. باشە دکتۆر خوار و خێچی ددان کە لە دانێکە هەبێت چماکێ دروستەکە بۆ سەر ژیانی ئەو کەسە؟
ئەلبەتە هەر خواریەک هەر ناڕێکیەک هەر ناشرین بوونێک لە خەندە و لە پێکەنینە کاریگەری نێگەتیڤی هەیە لەسەر کەسایەتی هەموو کەسێک ئەمە ینی ئەو کەسە هەر لە کاتی قسەکردن لەوانێت لە کاتی ئاخاوتن لە کاتی تێکەڵبوون لەگەڵ هاوڕێیەکی نەتوانێت وەک پێویست خەندەیەکی جوانی بکات هەستەکانی دەربڕێت قسە بکات ئاخاوتن بکات زۆر جار دەست بە دەمیەوە ئەگرێت یعنی ئەمە کاریگەری زۆر نێگەتیڤیتە حتا ئێستا پێی نوێترین بەحث دەرکەوتووە ئەو کەسانی کە بڵین سمایلێکی جوانیان خەندەیەکی جوانیان هەیە حتا یەکەم شتە لە دەموچاوی مرۆڤە کە جاران ئەیان و چاوە بەڵام ئێستا گەڕاونەتەوە بۆ ئەوەی کە دانە چونکە دان زۆرترین جوڵە لە دەما ئەکرێ چاو جارێک دوو جار ئەجوڵێ بۆ نمونە بڵند لە دەما زۆرترین جوڵەیە حرەکە ئەکرێ ئەو کەسە کە دانێکی ناشنێ بوو کاریگەریکی نێکەتەوی هەیە لەسەر کەسایەتێکی پێویستە بەڕاستی لە زووترین کاتە ئەو ناشرین و خواریانە چاک بگرێت کە زۆر بە ئاسانی شاگەکرێت باشە بێجگە لە کاریگەری دەرونی کاریگەری تریشی هەیە بۆ ناو بۆ بڵین کاریگەری ئەکاتە سەر پرۆسی جوین و ئەو شتانە ئەلبەتە ئەو کەسانەی کە بڵین کێشیان هەیە لە خواردنی دانا زۆربەی ئەوانی کە ئێمە ئەیان بینین زیاتر ئیستیکە یعنی بۆ نمونە یەن بۆ ئەوەی کە جوانیەکانیان چاک بکەن بەڵام زۆر حاڵەتی تریش هەیە فەنکشنە یعنی کاریگەری هەیە بۆ من لەسەر ئاخاوتن لەسەر دەربڕینی وشەکان لەسەر بۆ نمونە جوودبوونی شەویلگەکانی سەر و خوارەوە یاخود زۆر جار پوک لە ناوە بەریەک ئەکەوێت دانی ئەگەر خوار بێ یاخود بەرەو ناوە بێ یاخود بەرەو دەرەوە بێت ئەبێتە هۆی بریناربوونی پوک لە ناوە یاخود زۆر جار کەسەکە ئەگەر شەویلگەی بە جوانی دانەخرێ ناتوانێت خواردنەکان بە جوانی بجوێ تەمان کاریگەری ئەبێ لەسەر کۆندامی هەرسیش ڕاستە سە چەند وێنەیەک پیشانەیری لەسەر شاشەکە دکتۆرە زام کاری خۆتن دەستە خۆش بێ هەمووی ڕاستکردنەوەی دانا جا ئەگەر شتێک هەبێ لەسەر وێنەکان بیڵێ یەکەیەکەی وێنەکانە ڕۆن هەرچەند شاشەکە لە پشتی تۆشەوە بەڵام هەرچەندێک بێتە دکتۆر باز لەو بکەین زین لە چتە منێکەوە پێویستە دایکان و باوکان چێکی مناڵەکانیان بۆ بکەن بۆی ئەگەر دانیان خواردبوو بیان بن بۆ لای پزیشکیدان طبعا هەموو دانێک لە کاتێک دایکێک بڵین دووگیانە لە 15 هەفتەمی دووگیانێکەیە دانەکان دەست بە دروستبوون ئەەکەن طبعا کاریگەری لێوەکان شەویلگە لوت ئەمانە ینی لەو کاتەوە ئەبێ ئاگادار و چاودێری بکرێت و نەقسی ڤیتامینات و مینرەڵەکانی نەبێت طبعا هەر لە دروستبوونی مناڵیشەوە ئەلبەتە زۆر زەڕورە کە دایک و باوک ئەگەی لە تەندروستی دەمودانی مناڵەکانیان بە شتنی بە پاکردنەوەی ئەگەی لەو بتڵە شیرانە بێت کە ئەیاتێ و تا بەیانی پێوە ئەخەوێت یاخود زۆر جار یەکێک لە گرفتە زۆر گەورەکان مەمکەمژەیە کە ئەگەر ئەو کەسە مەمکەمژەکە بۆ نمونە ئەو مناڵە ئەگەر طبعا کاریگەری مەمکەمژە زۆر جار و پرسیارە ئەکرێ چۆنە لەسەر ناڕێکی دەمودانەکان ئەگەر مناڵێک بۆ نمونە مەمکە بمژێت یاخود پەنجەی بمژێت ئەگەر دیوریشنەکەی یعنی کات ماوەکەی ئەگەر زۆر بێت و هێزی مژینەکەش بەقوت بێ کاریگەریکی خراپی ئەبێ بەڵام ئەگەر کەم بێت و بەهێز نەیمژێت ینی پەنجە یاخود مەمکەمژەکە ئەوە ئەگەر تا 4 ساڵیش بەردەوام بێ کێشەینە بەڵام لە دوای 4 ساڵ 5 ساڵ ئەگەر حاڵەتێکی وا هەبوو ئەوە زۆر پێویستە بە زووترین کار تەدانێکی پزیشکی پسپۆری ڕاستکردنەوە بکرێت چونکە بەڕاستی دوو حاڵەتەیە هەم فەمسەکین لەگەڵ ماوت برێتەر ئەو کەسانەی کە بوونە بەدەم هەناسە ئەدەن زۆر کاریگەریکی نێکەدەب و ناشرین دووسەکان لەسەر ڕوخساری مناڵەکە هەم لەسەر دەمی ئێمە کەسانی کێنە لامان پرسیاریان لێکن کە دانیان بوون مەپەنجیان بژی بێت یاخۆ مەمکەمژیان بەکارهێنابێت سیرەکەی ناو مەڵاشوی شێوەیەکی ڤیشەیپی بۆ دروست بووە قوسەکەی جوان بە شێوەیەکی جوان نەماوەتەوە و دەموچاوی درێژکۆلە ئەبێت و ماندیبڵی بڵین شەویلگەی خوارەوەی بەرەو پێشەوە دەمەن هەموو دانێکی ئینسان باڵانسێک ڕایگرتووە باڵانسەکەش بڵین ماسوولکەی زمان لە ناوە و ماسوولکەی دەموچاو لە دەرەوە ئەم باڵانسە ڕاگرێت کاتێک کە زمان لە جێگەی خۆی نامێنێت طبعا دانەکان وەکو بڵین کەوانەی دانەکان و ئارچی سەرەوە یەتەوە یەک کە هاتەوە یەک ئەو کەسە دەموچاوی لە ئەخیرە مناڵێک ئەبینی لە تەمەنی بڵین تەمەنی 7 ساڵ تاوەکو 2 ساڵ وردە کاریگەریەکانی ناشرین لەسەر دەموچاوی دەرەکەوێت و درێژکۆلە ئەبێت دەموچاوی باریک دەرەچێت یعنی ئەمانەش کە ئەگەر چارەسەر نەکرێت طبعا
چارەسەرەکانی زۆر ئاسانە ئێستا ئەتوانی بۆ نمونە مناڵەکە مژەکەی تاوان و مناڵانی کە ئەوە بکەن زۆر جار لانی سایکۆلۆژیان بوون دایکەکە زۆر جێهێڵە یاخو لای کەسێکی تر دایەنێ یان هەندێک حاڵەتی تر پێویستە سەردانی بوون ئێمە بکات ئێمە ڕێنوێنی ئەەکەین بۆ ئەوی کە چۆن واز لەو ممکەمژێ بێنێ ئەگەر هەر چارەسەر نەکرا جیهازی تایبەت وای لە یەکەن ڕێگری بکات لە هەم دەرچوونی زمانی هەم بەکارهێنانی پەنجەکانی بۆ ئەوەی کە شەویلگی خواردنەوێت. دکتۆر باباس لە باشترین تەمەن بکەین بۆ ڕاستکردنەوەی دان بزانین باشترین تەمەن چ تەمەنەکە؟ تەمەن بەپێی ئەو ڕێکەوتنی کە پزیشکانی پسپۆڕی ڕاستکردنەوە لەسەری ڕێکەوتون باشترین تەمەن لە 7 ساڵیەوە لەبەرەوەی کە دانەکانی سەرەوە بە تایبەتی دوو سێنترال لە 7 ساڵیە دەرەکەوێت. طبعا ڕاستکردنەوە ئەگەر بۆ نمونە هۆکارەکەی دان بێ چارەسەرکردنەکان بۆ نمونە ئەگەر لە 12 ساڵیەوە باشە چونکە بۆ لە دۆتەمەنی 12 ساڵی و 3 ساڵیە ئاخیردانی هەمیشەیی کە کەڵبەکانە لەسەرەوە دەست بە دەرکەوتن و دەرهاتن ئەکات لەو کاتە تەلەکەدا بنرێ باشە بەڵام زۆر حاڵەت هەیە چارەسەرکردنەکان بڵێن ڕاستکردنەوەکان تەنها دانیە شەویلگەیە طبعا ئەوە دایک و باوک چۆن بزانێت کە ئایا ئەم مناڵی ئەم کێشەی شەویلگە هەیە یاخود کێشەی دانی هەیە یعنی زۆر جار پرسیار ئەکرێ مناڵەکەم بۆ نمونە شەویلگەی بەرزە دەمی بەرزەوە ئەزان دانێتی ئێمە ئێستا بە خۆشحاڵیەوە جیهازی تایبەتەیە ئەشعی تایبەتەیە سەرەتا کە سەردانی ئێمەکە فەحسێکی بۆکەین ئەشعی بۆ نووسین ئەشعیکی تایبەتمانەیە کە لە ترانسپالۆمتریکا ئەتوانین ئەو ئەشعی بۆ بگرین بۆمان دەرئەکەوێ ئایا ئەم مناڵە گەشەی ئێسکی کێشەکە لە گەشەی ئێسکیایەتی یا کێشەکە لە دانیایەتی زۆر بە ئاسانیش ئەکرێت لە ماوەیەکی کورتە لە ماوەی تقریبا 10 دقیقە ئێمە توانین ڕزڵەکە بە نەخۆش بە دایک و باوکە بڵین ئەم مناڵی تۆ هەل لە سەرەتاوە ئاگاداری بە کێشە لە شەویلگەیە هەیە ئەگەر چارەسەرکردنەکە لە کاتی گەشەکردنا بوو جیهازی طبعاً تایبەتمانێ بۆ ڕاستکردنەوەکەی لەناو دەمادا ئەدرێت کە متحرکە و جوڵی پێ ئەگرێت و مناڵەکە بەشەوە دایانێت و شەویلگەی ڕاستە بێتەوە بەڵام ئەگەر ئایا ئەم حاڵەتە تەخیر بکرێت و بچێتە دوای گەشە طبعاً کاریگەریەکی نێگەتیڤی ئەبێت ئەو کاتە ئەبێ بیل لە نەشتەرگەری و عملیات کەینەوە بۆ مناڵەکان یا بۆ کەسێکە گەورە دەبێت کاراسانێکی زۆر کاراسانیە بۆ خەڵکی دکتۆر باباس لەو بکەین بزانین ئەگەر یەکێک مناڵێک پێویستی بۆ بوو کە دانی ڕێک بکاتەوە باباس لە تەلیدانەکە بکەین بزانین تەلیدان چییە ڕاستکردنەوەکە پرۆسەکە چۆنیە تۆزێک بۆمان باسکەی طبعا دوو جۆرە ئەو ئامریکا بدا ئەندرێت یا ئەوەی متحرکە جوڵاوە یاخود ئەوەیە کە سابتە و جێگیر ئەکرێت لە هەندێک حاڵەتی بۆ نمونە ئەگەر خواریەکی بەسیط هەبێت لە دانێکە یاخود لە دوو دانا ئەتوانی بە تەلێکی متحرک و جوڵاو بکەین و کە کەسەکە خۆتوانین دەریکات و بیکاتەوە بەڵام هەندێک حاڵەتی تر هەیە کە خواریەکان زۆرە یعنی پێویستە بەوەی کە بولمەدانەکان ڕاست بکرێتەوە بوون بە دانەکان بەشی سەرەوەیان خوارەوە بێترە پێشەوەیان بێتە دواویان دای بەزێنیان بیبێتە سەرەوە پێویستە تەلەکە بە تەلی سابت و جێگیر بۆی دابنرێت. بەڵێ دکتۆر باباسی ئەو بکەین بزانین پرۆسەکە چەندی پێچێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێت طبعا پرۆسەکە بڵێ پێی تەمەەن جیاوازە بەپی حاڵەتەکان جیاوازە یعنی لە کەسێک بۆ کەسە بن حاڵەتی لەوای 6 مانگەڵیان چارەسەرکردی حاڵەتی شێ لەوانە بکاتە 3 ساڵ ئەوەی کێکە لەو گرفتانی کە بەڕاستی تووشی ئێمە ڤێڕۆژانە ینی زۆر جار کەسێک گێت بۆ لامەد باشە دکتۆر کەس هاوڕێکەکەم ڕەفیقەکەم دراوسێکەکەم هاوڕێی مەکتەبەکەم بۆچی تەلیدانە ئەو بەماوەی 6 مانگ ساڵی تەواو بوو باشە من بۆچی 2 ساڵم پێچوو یعنی ئەمانە فەرقەکە دانی تۆ لە دانی کەسێکی تر جیاوازە خواردبوون و لاری و خراپەکانی بۆ بڵین خواریەکانی دانی کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە اینجا تەمەن دەورە بینێت یعنی خۆت زانی دان کە ڕاستەکەیتەوە حاڵەتێک بڵێن ڕیمۆدێلی ئەم حاڵەتە بۆ نمونە بریتێ لە تێکشکاندنی ئێسک و دروستبوونەوەی ئێسک طبعا ئەو کەسانی کە تەمەن ئەەکەن ئەو حاڵەتە تۆزێک خاوە بێتەوە یان زۆر جار هەر ئەوەستێت بەڵام لە تەمەنی کەسێکا بۆ 18 ساڵ بە 20 ساڵ بێت ئەو حاڵەتە خێراتر و باشتر ئەچێتە پێشەوە وەک لە حاڵەتی کەسێک کە تەمەنی هەڵکشاو بێت. کاتە ئەم قسانەی تۆمانگەڕێنێتەوە بۆ ئەوی کە خوار و خێشبوونی دانیش جۆری زۆرەوە نیە؟ زۆر طبعا حاڵەتمانەیە بەڵێ کلاسیفیکیشن کراوە بۆن بە کلاس 1 کلاس 2 کلاس 3 ئەوانە ئیتر ئەوە بەپێی حاڵەت چارەسەرەکەش بەپێی ئەوە ئەگۆڕێت. دکتۆر لە کاتی تەلیدانەکە باباسکەین بزانین ئەو کەتانی کە تەلیداندا ئەنێن ئەوەی لەسەر ئێوەیە کردوتانە بەڵام ئەوەی لەسەر ئەوانە چییە بۆ ئەوی کە بە باشترین شێوە پرۆسەکە ئاین سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێت. خۆی طبعا ڕاستکردنەوە کاتێکە بۆ کەسێکی دانەی پێویستە سەرەتا پێی بوتێت یعنی پێی بوتێ ئایا ئەو ئامادەیە دانی خۆی پاکاتەوە یعنی ئەگەر بۆ نمە کەسێک هەل لە سەرەتاوە تۆ بینیت بۆ نمونە ئۆراڵ هایجینی یعنی بۆ نمونە
پاک و خاوێنی ناو دەمی بە شێوی پێویست نەبوو پێویستە قسەی لەگەڵا بکرێت دانەکانی پاکرێتەوە ئەو کێش و گرفتانی کە هێتی پێشتر بێ چارەسەر بکرێت تیشکی تایبەتی بۆ ئەگیرێ بۆ زانیر ئایا پێویست بە ڕاستکردنەوە ئەکایان ئایا توانێت ئەو کەسە ڕاستکردنەوەی بۆ چکە بەڕاستی ڕاستکردنەوە بۆ کەسێکیش ناکرێت لەوانەیە ڕێگی دانەکەی بۆ ئێسکەکەی شێولیگەکەی تحملی ئەوە نەکات بەڵام لە کاتی دانانی تەلەکە پێویستە ئەو کەسە بە تایبەتی دەمودانی پاک بکاتەوە چووکە بەڕاستی ئێمە بێ ئەوەی کە تەلیشمە لە دەمای پێویستە ڕۆژانە بەلایانی کەمەوە دوو جار دانمان بشوین ئەبێ ئەو کەسە کەمترین کات کە بیکات ینی ئەوانی کە دووبارەی ئەکاتەوە 4 بۆ 5 جار بێت ینی ئەتوانێت بە شێوازێک بێت خۆی سری ئاوێنە بکە بزان دانەکان پاکە خواردنی لێکۆ نەبووەتەوە چووکە بەڕاستی زۆر معارزە بۆ ئەوەی کە خواردن لە دەوری کۆ بێتەوە ئەم خواردنیش کۆ بێتەوە لە دەوری تەل یعنی بەکتریاش بێتەوە هۆی کلۆربوونی دانەکان و خراپبوونی دانەکان دکتۆر زۆربەی ئەوانی کە تەلی دانن کێشەی خواردن و خواردنەوەیان هەیە لە سەرەتاکانی دانانی تەلەکەیە زۆر کێشیان هەیە لەگەڵ جوینی خواردنەکان و خواردنەوە پێویستە چۆن بێ لەو کاتانە طبعا هەموو شتێک ڕاهاتنە یعنی لە سەرەتاوە ڕاستە یعنی ئەو کەسە بۆ نمونە ڕێنوێنی بکرێت چۆن بخوا چی بخوا ئەو بابەتە ئەو شتانی کە ڕقن لیان دوورکەوێتەوە ئەو شتانی کە نەرمن زیاتر لیان نزیک بێتەوە طبعا دوای وردەوردە خۆی ڕایە لەگەڵ حاڵەتەکە توانێت ینی ڕابێت لەگەڵ حاڵەتەکان و بەس ئەوەی تایە ئەو شتانی کە ئەزانێ ڕقا یاخود ئەبێتە هۆی شکاندنی ئەو بڕاکێتانی کە بەسەر ڕووی دانەکانە بێ ئاگاداری بێت باشە دکتۆر لە بواری ڕاستکردنەوەی دان ئەو پێشکەوتوانی کە لە هەموو جیانە هەیە لە کوردستانیش هەیە طبعا سپاس بۆخوا ئێستا بەڵێ چونکە بەڕاستی طبعا ئەو کەسانی کە سەرەتا سەردانی ئێمەکەن بۆ ڕاستکردنەوەیدان ئەلبەتە بە لێژێ جیازی مایکرۆسکۆپا کە ئێستا پێشکەوتنی جیهازە بۆ جیازێکی وربینیە لە دائەنرێت و سری دانەکانی پێکرێت بۆی بزانانی ئایا ئەو دانانی کە تۆ ڕاستی ئەەکەیتەوە هیچ شکاوێک ڕێکێک شتێکی تیانە ئەمە لە سەرەتاوە دوای ئەوە ئێمە ئامێریکی بۆ نمونە سکانەرێکی دیجیتەڵیمان هەیە کە بە شێوەیەکی دیجیتەڵی تۆ سکان و قاڵبی ناودەمی پێگرێ هەردوو ئەوە کە قاڵبەکە گیرا لە ڕێبەرنامێکی سۆفتوێرێکی تایبەتەوە ئەتوانین پرۆسۆ پلانێک دابنین کە ئەم دانانە ئایا لە کۆتایە چۆن چاکەکرێ یعنی ئەتوانی هەر یەکسەر ڕاستەوە خۆ دو ئەوە کە قاڵبی دەمی نەخۆشکە گراکە دانەکانی خوارە لەسەر شاشێک پیشانی بین لە کۆتایە دانی تۆ بەم شێوەی لێت ئەو شتێکی زۆر باشە بۆی نەخۆشەکەش ئاگادار بێتەوەی کە دەمودانی چی بەسەرێت و چی بەسەر نایە دکتۆر بابەز لە ئەگەری خواردبوونەوەی دانەکان بکەین ئایا دوای تەلیدان و ئەو هەموو پرۆسەیە و ڕەنگە تێچوێکی باشیشی هەبێت ئەگەری خواردبوونەوەی دانەکان هەیە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە چونکە بەڕاستی یەکێک لەو گرفتانەی کە زۆر جار تووشی چارەخوازەکانە بێ یاخود کەسەدانی ئێمەکەنەوە کە تووشیانە بێت ئەوە یەکێکە لەوانی کە تۆ 2 ساڵێک یاخود بۆ 3 ساڵ بۆ هەموو ناخۆشی تەلی ڕاستکردنەوەی دانەوە کە زۆر جار ناڕانیان لەگەڵی سێرەکی دوای ماوەیەک لەوانێ کەسەکە دانەکانی خوارد بێت ئەوەش دوو هۆکارە هۆکاری یەکەم ئەو پزیشکەیە کە کەسەکە هەڵی بژاردەوە بەڕاستی لە ڕاستکردنەوەی دانا ئەبێ پزیشکی پزبۆری ڕاستکردنەوە هەڵبژێری یعنی هەموو پزیشکێک بەڕاستی ناتوانە ڕاستکردنەوەی بکات چونکە پلانێکی تۆکمەیە ئەبێ ئەو تریتمنت پلانی کە تۆ لە سەرەتاوە دای ئەنی بۆ ئەو نەخۆشە ئەبێت لە کۆتایەکەشا پلانی ئەوی بۆ دابنی دوای چی بۆ بکەی بۆی دەچێتەوە جێخۆی ئەمە یەک خاڵی دووهەم ئەکەوێتەوە سەر چارەخوازەکە ئێمە دوای ڕاستکردنەوە طبعا ڕیتینەری بۆ دانین کە یاخودەوەیە قاڵبێکی پلاستیکیە دائەنرێت لە دەمیا یاخودەوەیە تەلێکە لە ناوە دائەنرێت ئەو کەسە ئەبێ زۆر ئاگاداری ئەو حڵتە بێت ئەو ڕێنوانەیە کە پزیشکەکە پێی ئەڵێت دوای چەندێک تۆ ئەمە لا ئەبێ یاخود بێت چۆن سەردانی بکەیتەوە ئەبێ ئاگاداری بێت زۆر جاریانی تۆ لە ناوە ڕیتینەرێک بۆ داناوە تەلێکت بۆ داناوە بۆ ئەوی نەچێتەوە جێخۆی ئەبینی لە ماوەی مانگە دوو مانگە ئەو تەلناوە بەرەبێ کەسەکە ئیهمالە بێت و ناچێتەوە بەلای پزیشکەکە ئەلبەتە بۆچی ئەمە ئەکرێت چونکە بەڕاستی کاتێک کە تۆ دان ڕاستەکەیتەوە پێویستە ئەو دانانە جێی خۆیان بگرێتەوە یعنی بۆ ئەوەی کە ئێسکی چواردۆریان بە تەواوی دروست بێتەوە هینا ئەو پووکەی کە بڵێن چواردۆری دانەکانایە بە تەواوەتی بێ ئەوی بێتەوە سەرخۆی بێتەوە جێخۆی تاوکو دانەکە جارێک نەچێتەوە جێخۆی سەدەسەکانە خۆش بێ زۆر سپاس لەگەڵمانە